وا بڕیار بوو ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دانیشتنی ئەمڕۆیدا متمانە ببەخشێتە محەممەد تۆفیق عەلاوی ئەگەرچی عەلاوی سەردانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی کرد، بەڵام بە هۆی ڕێکنەکەوتنی کوتلە جیاوازەکان لەسەر کابینە نوێیەکەی عەلاوی نەتوانرا دانیشتنی ئەنجومەنی نوێنەران ئەنجام بدرێت. سەبارەت بە هەڵوێستی کورد، دکتۆر جوان ئیحسان سەرۆکی فراکسیۆنی یەکێتی دەڵێ کورد لە بەغداد یەک هەڵوێستە و تێبینی هەیە لەسەر ئەم کابینەیە، بۆیە تا ڕێککەوتن نەکرێت بەشداری هیچ جۆرە دانیشتنێک ناکەن. گرنگ لێرە یەک ڕێزی کووردە، یەک ڕێزی فراکسیۆنە کوردستانیەکانە و هەڵوێز وەرگرتنیان لە ناو جەلسەی پەرلەمانە خۆی بۆ خۆی سەرکەوتنیەکەی گەورە بەدەستهێنێ. ئەو خاڵانە چین کە ناکۆکن لەسەری لەگەڵ عەلاویدا؟ میکانیزمی هەڵبژاردننی وەزیرەکان یەکێکە لە خاڵی ناکۆک لەگەڵ سەرۆکی مکەلەفە لە لایەکی کە چۆنێتی مامەڵەکردنی لەگەڵ مەلەفی ئەمنی و مەلەفی عسکەریە بەتایبەت لە ناوچە دابڕێنراوەکانی دەروی هەرێمی کوردستانە منهاجە حکوومیەکەی کە بە دێڕێکیش باسی هەرێمی کوردستانی تیانە ئەمە وا دەکات دڵڕاوکیەکی زۆر لەلایەن هێزە سیاسی کوردیەکان دروست دەکات و کاری ئێمە لە ناو پەرلەمانی عێراق و کاری زۆربەی هێزە سیاسی کوردیەکان ئەوەیە کە بەشێکی باش لە مافەکانی هەرێمی کوردستان ئەوەی کە زامن بۆ بەدەسات و محافەزەی لێ بکەین. ئەگەر لە هەفتەی ئایندەدا محەممەد تۆفیق عەلاوی نەتوانێت متمانەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەدەست بێنێ، ئەوە مافی پێکێنانی کابینەی حکوومەت لە دەست دەدات، چونکە ئەو ماوەی بۆی دیاریکرابوو کۆتایی دێت. گەلانی عێراق ئەمڕۆ لە چاوەڕوانی ڕاگەیاندن و پێکێنانی کابینە نوێیەکەی عەلاویدا بوون، بەڵام بەهۆی ڕێکنەکەوتنی پێکاتەکانی عێراق بە تایبەتیش لایەنی کورد و سوننە کە تێبینیان لەسەر ئەم کابینەیە هەبوو نەتوانرا دانیشتنی ئەمڕۆ ئەنجام بدرێت و دانیشتنەکە بۆ ڕۆژی شەممە دواخرا. بە مۆشەخانی گەلی کوردستان، بەغداد.